بەدەم ماچکردنی وێنەی دراوسێ کۆچکردوەکەی ساتی ڕوودا و زیانەکانمان بۆ دەگێڕێتەوە. هەموو شوێنی ساچمانە ئەو ساچمە ئەو شوشا توشتا ئەم کچاکەم لێرە دانیش بووین هەر هەموو بەسەر دەهات. هاوشانی دایە شکوریە خێزان و مناڵەکانی دایە ئەستیش هێشتا لە شۆکی لە دەستدانی ئەستی تەمەن 57 ساڵدان کە بەهۆی هێرشی فڕۆکەی تورکیەوە بۆ سەر گوندەکەیان لە 27 مانگی نۆ گیانی لەدەستدا. کوڕێکی دایە ئەستی بە حەسرەتەوە ساتی ڕووداوەکە بۆ دەنگی بریکا دەگێڕێتەوە. من هەتا بڵێ ئاڵۆزە حەز ڕۆژێگەمە بێردادەین ئەوە دەرکای ئەوە ڕێگای ماڵی ئێمەیە حەز ڕۆژێک بێردادەین هەمان ڕوودا و هەمان شتمان بیر دەکەوێتەوە. یعنی بارودۆخێک و لە بارودۆخێک و دەرونیەکی زۆر ئاڵۆزداینە. دایکم کەسێکی کۆمەڵایەتی بوو زۆر و دایکم بڵێن کەسێکی تایبەت بوو نەکرد بڵێن لای خانەوادەکەمان و لای خزم و کەسەکانمان لای هەموو کەس بەڵێ ئەکید بەبێت تاوان شەهید بوو و لەبەر دەرکای ماڵی خۆشیدا بزنوشتیاوامانێ خەرشی حوشە ماشتن و ئەو شتانە بوو ئەگەر هاتووت دەرە بۆ لای ڕێگای ماڵی مام لێرەیە ئەو ماڵی ماممە کە لێرەش بردومانەکە کراوە دایکیشم ئەلێرە بووە ئەلەو ڕێگادا فڕۆکە بێ فڕۆکەوان تورکیا کردووی ئامانز و بەداخەوە شەهید بووە. گوندی بۆ کریسکان دەکەوێتە بناری قەندیل سەر بەناحی سەنگەسەر بەهۆی هێرشە بەردەوامەکانی تورکیاوە هاوسێ لەگەڵ چەندین گوندی تر دانیشتوانیان لەژێر ڕەحمی درۆنی تورکیدا ڕۆژەکانیان دەژمێرن دڵڕاوکێ و ترس ژیانی لێتاڵکردوون. لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتەشدا بەردەوام فڕۆکە جەنگیەکانی تورکیا بەسەر ئاسمانی ناوچەکەدا دەسوڕانەوە. سەردەمی قەدیم بەسەرنی من نەبووە حکومەتی بەعسی بووە ژیانمان نەبووە گوندەکانمان چۆڵکراون و سوتاون و دەربەدەرین دیوە. بەڵام بەداخەوە ئێستا بە عیسا کوردستانی مە ئازاد بووە بەڵام و ئازاد بوو نییە. ئەگەر ئازاد بوو بەیە ئەو ترس و دڵەڕاوکە و زەرمەندی مەین لەو بناری قەندیل ئەگە بەسەرینی زمانی حکومەتی باە دوژمن بەرامبەرن ڕاوەستا بە ئەوانە دەبوو بەداخەوە. ئەو منداڵ ڕژن و منداڵە هەمووی ترس و دڵەڕاوکە کەوتەتەنیوێ دێت گودەست ناپارێزی کو دەبی هەساری بینی لێبدا مەدەنی بی کەس نەپارێزی. ئەو لە توی لە 2007 ئەمە دەبن ئەو تۆ بارانەی داین. نەوەڵڵی حیج ژیان و گوزەرانن نەما قسێ بەڕاستی حکمەت ئێمەش نەجێیەکن لە بۆ دابین دەکەن نەجێیەکن لە بۆ جێبەجێ دەکەن. هاوسەرۆکی شارەوانی قەندیلیش دەڵێت داواکارن کۆمەڵگەی نێودەوڵەتی سنوورێک بۆ هێرشەکانی تورکیادا بنێت و ڕێز لە سەروەری خاکی عێراق و هەرێم بگرێت. پەیامی ئێمە بۆ دەوڵەتانی نێونەتەوەیی بۆ هێزە نێونەتەوەیەکان ئەوەیە کە بتوانن بربەستێکدا بنێن بۆ ئەو پێشالکارانەی کە دەکرێتە سەر بناری قەندیل ئەو کە کاتێ دەبینین دەوڵەتی داگیرکەری تورکیا یعنی ڕۆژانە بردومانی ناوچەکانی بناری قەندیل دەکات یعنی شوێنی مەدەنی دەکاتە ئامانج. سەرەڕای هێرشە بەردەوامەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا هێرشەکانی چڕتر کردوێتەوە بەپێی ئاماری ڕێکخراوی CPT ئەمریکیش بەهۆی هێرشەکانی تورکیاوە 158 گوند لە هەرێمی کوردستان چۆڵ کراون و 600 گوندی دیکەش مەترسی چۆڵکردنیان لەسەرا. لە سەرەتایی مانگی دەشەوە تاکو ئێستا سوپای تورکیا 48 ناوچەی لە خاکی هەرێمدا بە ئامانج گرتووە. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی.